بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش، خۆشحاڵم بەوەی کە حاڵقەیەکی تازە لە بەرنامەکەتان، بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم. ئازیزان و بەڕێزانم، باس و بابەتی ئەمڕۆمان تایبەتە بە ئەوەی کە ئاخۆ بۆچی لە هەرێمی کوردستان وەک پێویست سوود لە سامانی ئاو وەرنەگیراوە. دیارە ئێمە لە هەرێمی کوردستان بۆ ئاو ئاعتماد دەکەینە سەر چەند سەرچاوەیەک، سەرچاوی ئاوی ژێرزەوی و ئاوی ڕووبارەکان و هەروەها ئاوی باران. دیارە بۆ ئەم بابەتەش ساڵانە هەمیشە گلەی لەوە دەکرێت کە ئاو نییە، ئاو کەمە، زۆر گەڕەکانی شارەکان بێ ئاون و بەڕاستی وەکو پێویست سوودی لێ نەبیندراوە بۆ کشت و کاڵ و بۆ سامانی ماسی. حتمما لەوانەیە خەڵکێک بپرسێ بڵێ چۆن سوودمان لێ نەبینیوە، لەوانەیە خەڵکێکیش بڵێ زەحمەت نەبێ ئەگەر سوودمان لێ بینیوە وەکو کشت و کاڵ بۆچی هەموو شتێکمان لە دەرەوەی کوردستان بۆ دێ. ئەگەر لە هەرێمی کوردستان سوود لە سەرچاوەکانی ئاو بیندراوە وەکو پێویست، بۆچی ئەگەر بچینە عەلوەکانی شارەکانی هەرێمی کوردستان یاخود کە لە هەولێر پێی دەڵێن گومرگی تەڕە و میوە، بۆچی یعنی ئەگەر ئێمە پشتمان بەستووە بە چۆن دەڵێ کشت و کاڵ لە ناو خۆ و بە ئاوی خۆمان، بۆچی ئێمە هەموو شتێکمان لە دەرەوە بۆ دێتن؟ ئەگەر ئێمە هەوڵمان دابێ بتوانین مەسەلەن سوود لە سامانی ئاو وەربگرین، بۆچی ماسی لە دەرەوەی وڵات یاخود لە ناو شارەکانی تری عێراق بۆ ئێرە دێ؟ لە کاتێک کە ئێمە لە ئێستادا زیاد لە 20 بەنداو هەیە، 3 بەنداوی گەورە و هەروەها چەندین بەنداوی بچووک. دیارە وڵات پێویستە بەڕاستی هەوڵ بدا لەسەر پێی خۆی بوەستێ لە هەموو شتێک. ئەگەر 100%یش پێداویستی ناوخۆی دابین نەکا، دەبێ بە ڕێژەیەکی ئەو تۆ پێداویستی ناوخۆی دابین بکە کە ئەگەر شتێکی هێنا لە دەرەوە ئەوەندە زۆر نەبێ و کار نەکاتە سە ئابووری ئەم وڵاتە. بەڵام دەبینین ئێمە ساڵانە بە نازانم بە شێوازی چۆن بۆتان بڵێم، بابا چۆن دەڵێ بە شێوازێکی زۆر هاکەزایی ئاویشی زۆر بە فیڕۆ دەڕوا. بۆ نمونە هەر ئەو چەند ڕۆژەی کە باران باری، ئەگەر لە هەرێمی کوردستان بەنداوێکی زۆر هەبایە کە زۆر شوێن هەیە بەڕاستی ئێستا کە ئەگەر بەنداوی بۆ دروست بکرێ ئاوێکی زۆر گڵ دەداتەوە. گڵدانەوەی ئەم ئاوانەش کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی دەبێ، کاریگەری لەسەر گۆڕانی کەشوە هەوا دەبێ و لە ڕێگەیەوە بەڕاستی دەتوانین یعنی چۆن دەڵێ سوودی لێ ببینین بۆ کشت و کاڵ، بۆ سامانی ئاژاڵ، بۆ سامانی پەلەوەر، بۆ سامانی ماسی. بەڵام پەیوەندی وەرد کاک مەحموود لە دهۆک، سڵاوی خوات لێبێ. كاك محمود برنامج بصراحة يعني بوتشي مصالة ثمانية أو نوادكي شوفوا كاسي مختص كاري وأنظر صلاة حسناك كاسي مختص مشرف بيتان يشرف دكت لفتر كون أو ثمانية أو يعني ثمانية جير أو جير أزوي أو والدة توا كيف مختصنيها يدفر مساعدنيها وعيد شجرة مساعدنيها توا أنه كرا لما أو بتكاريفي طبيعي يعني زور صدقان درسنا كدوا لا أمد صلاة هيك صدقان درسنا كدوا شجرة درسنا كدوا مالك. دەستەکان خۆش کاک محمود، زۆر سپاس بە قوربان. دەسمە دوکان کاک هادی، سڵاوی خوا لێبێ، ئەم کاتت باش. سپاس قوربانی تۆ بم عەزیزی. کاک هادی گیان، بەڵێ بفەرموو، قسە بکە. وەڵاهی بۆ نمونە یعنی ئەگەر سەیرکەین ئێمە لە هەرێمی کوردستان 3 بەنداوی گەورە هەیە و هەروەها 20 بەنداوی بچووکیشمان هەیە.
بەڵام ئەگەر ئیش بکرابە و کار بکرابە لەسەر ئەوەی 20 بەندا و 30 بەنداوی تریش دروست بکرابایە ئەم هەموو ئاوەی باران کە بە فیرۆ دەڕوا بە فیرۆ نەدەڕۆیی و لە هەمان کاتیش ئەگەر بکرێ سوود لەو سەرچاوە ئاویانە لەو بەنداوانە ببیندرێ بۆ کشت و کاڵە بۆ پەلەوەرە بۆ ئاژەڵداریە بۆ هەموو شتێکە. جانا مەساجان ڕازە فەرمووی جەناب قسەکانت تەواوە بەڵام ئەمە چی بیکە بۆ نمونە بەڕێی وڵی لە هەموو وڵاتە ئەبێ حکومەت هەڵسێ بەم بابەتە. اینجا باشە حکومەت ئێمە حکومەت ئەوەتا بۆ خۆی سەفەرەکەن و سیاحە دەکەن ئاوایان لە میلەت مامۆستا هەموو بارانە باریەوە وەکو جەنابە باسیەکەی ئەو هەموو بارانە باریەوە زۆرترین باران لە منتیقەی لای ناوچەی سلێمانی باریەوە ئەگەر دووسێ بەنداوی کەشیان دروست کردایە ئەو بەنداوانەی کە جەنابە باسەکرد هی زمانی مەلیشیە هی زمانی ڕزێنی پێشوز نییە هی زمانی مەلیشیە مەلیفەی سەوەمانەیە ئێستا باشە ئەمانە ئیشوکاریان چیم حکومەتە بەنداوێک دوو بەنداویشان دروست کردایە مامۆستا من و جەناب و کۆمەڵی لە خەڵک نەمانەوە دەستیان خۆشە و شانازیمان پێوە کرد هەر کارێکی باش بکەن هەر کەسێک بیکا من دەستخۆشی دەکەم هەر دەستخۆشیمان لێ ناکردن ئەی مامۆستاوەتا لە هەولێر و لە منتیقەی لای هەولێر هێناوە دنیا لاپاو بردوێتی ماڵ هەیە کارەبای نییە ئاو نیە بیخواتەوە باشە مامۆستا ئەم حکومەتە بۆ ئاوڕێی لەم میلەتە نایەتەوە بۆ ئەم پارە و سەرود و سامانەی ئەم کوردستانی وەکو جەنابە باس کرد ئەم هەموو ئاو بەلێژمە باران و بەلێژمە بەفر و ناوچەیەکی منتیقەیەکی زەراعی و بڕۆ منتیقەی شارە زۆر یا منتیقەی لای سەیسایق و دیارە و منتیقەی پێنجێن هەمووی فەلاحەت و زینە ئەوە تا خەڵک زەلالەتێکی بەدەست ژیان و گوزرانەوە ئێمە بێ کارێکی وا بکەین مامۆستا بەڕاستی لەسەر تەوەرەکەت کارێکی وا بکەین ئەم بەناو حیزبە ئۆپۆزیسیۆنانە بە تایبەتی ئەم حیزبانەی کە لە دەسەڵاتانی وەکو حیزبی ئیسلامی دادگەری کارێکی وا بکەن بێنە سەر خەت لە ڕای خوا مەولوی پێغەمبەر خەڵکی بادە بە مامۆستا داوا لێرەوە داوا لە سروشی دادگەری کوردستانەکەم لەگەڵ ئەو حیزبانی کە ڕێکەون بۆی یا ئەم حکومەتە دێتە ژێربار یاوەتە چاکی تۆبری چاک مامۆستان وەرەم حکومەتە هەوڵ خراپ نییە هەر هەوڵێک بدرێ بۆ گۆڕانکاری باش خراپ نییە خراپ نییە بەس چاکبوونیان تۆزێک ئەستەمە ئەوە ئێستا بەنداوەکانش خەیناکەوە زە بەنداوەکان بێنە مامۆستا ئەوە بەنداریان دروست نەکرد و ئاوەکان بە فیرۆ ڕۆشتن و هیچ ئیسفادەیەکمان لەو سەروەتە سروشتیە نەکرد کە باران و بەفرە تەوەرەکەی جەنابە لەسەرەوەیە ئەگەر بەهاتایە سوزمان لەو باران و لەو بەفری شاخانە کێنە خوارەوە سوزمان وەرگرتا ئێستا ئێمە هەر نەبوایە کۆمەڵێک زراعەتی باش و کۆمەڵێک کەلوپەری خۆماڵیمان بەردەستا کرد بەڵام لەگەڵەوەشە داواکارم لە خوای گەورە یا چاکیانکە یا پاچیانکە خی گەورە چاچیانکە خی گەورە ئەم ملەتە ڕزگار کە لەم ناخۆشیە دەستەکانت خۆشکا کاریجیان سپاس دەکەم بە قوربان دەستەکانت خۆش بێ لە حقیقت ئەگەر ئەم دەسەڵاتە خەمی ئەم ملەتەی بێ لە جیاتی ئەوەی کە ئەم ئاوە هەمووی بە فیرۆ بڕوە ئەم هەموو ئاوی بارانە ئەم خەزێنەیە ئەم نیعمەتە ئەم گەوهرە بەلاشە یعنی نە کۆمپانیای دەوێ تاوەکو پاچی کاتەوە و نەوتێکە تاوەکو لە ژێر زەوی دەری بێن و بۆری بۆ تورکیا و بۆ بەندەری جەیهان و بۆ نازانم چێ بۆ ڕاکێشن هەر لە ناو خۆمان لە ناو هەرێمی کوردستان ئەم هەموو نیعمەتە خواییە دادەبارێتە سەر زەوی بەڵام بەداخەوە وەکو پێویست سوودی لێ نابیندرێ وەکو پێویست بەڕاستی گرنگی پێ نادرێ یعنی ئەگەر بین سیرکەین بۆچی دەبێ بۆری نەوت لێرەوە لە تەقتەقەوە لە کۆیەوە لازم لە کەرکووکەوە لە سەمسەماڵەوە بڕوە لە بۆ بەندەری جیهان و لە بۆ تورکیا بەڵام ئاوێکی پاک بە بۆری نەتوانین لە سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان بۆ شارەکان دابین بکەین کە شتێکی زۆر ئاساییە زۆر ئاسانە نەوەکو هەموو ئەو ئاوە چۆن دەڵێ لە زێراب و بینەوەبەردەی ئەو شار و قەزا و ناحیانە بێتە خوارێ جا لێرە بێن سافیکەن جارێکی تر بیدەنەوە بەو خەڵکە کە ئەویش بەداخەوە هەروە دەکەن ساڵ نییە کە ئەم چۆن دەڵێ
ئاوا کێشەی بۆ دروست نەبێ و چەندین گەڕێک لێرە لە سلێمانی لە شوێنی تر بێ ئاو نەبن. یعنی بەڕاستی ئەگەر حکوومەت بەڕاستی خەمی ملەتی بێ، ئەگەر حکوومەت کاک پۆڵە سڵاوی خوات دەبێ. سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان لە کارمەندەکان. سپاس کاک پۆڵاجیان. کاک پۆڵە ئاوی سەرزەویمان هەیە، ئاوی ژێرزەویمان هەیە، ئەو ئاوەی کە چەند ڕۆژە بینیت ئەم هەموو بارانە، ئەم هەموو نیعمەتە، ئەم هەموو ڕەحمەتە هەمووی لەگەڵ چەند بەنداوێک ڕاستە هەندێک بەنداو هەیە، بەڵام ئەوەی تر هەمووی بەلاش ڕۆیشت. سپاست دەکەم. دوجار ئێمە تا چەندە سوودمان بینیە لەم ئاوەی کە هەمانە بۆ سامانی ئاژاڵ، بۆ پەلەوەر، بۆ ماسی، بۆ کشت و کاڵ، تا چەندە سوودمان لێ بینیوە هیچ نەبێ کوردستانی پێسەوزکەین بۆی کە ئاو هەوا و کەش و هەواکەمان خۆش بێت، دوور بین لە گەرما، دوور بین لە وشکە ساڵی. کەنوەری بەڕێز دەست خۆش بۆ تەوەرەکەت. سپاس بە قوربان. ئێمە ئەگەر خوا نەخواستە ملەتانی تر ناشکر بن، ئێمە دەبێت چەندان زار شکرانەی خوای گەورە بکەین، چەندان زار. باوەڕت بێ ئەو سروشتە جوانە، ئەو هەڵکەوتە جۆراتیە جوانە، ئەو بەرز و نزمیە شوێنی کوردستان نییە لەبار نەبێ بۆ دروستکردنی بەنداو. ئەوە لێگەڕێ پاساوی حکوومەت بیانۆی نەبوونی دارایی و پارەی زۆر بۆ بەنداوی استراتیژی. وەکو بەڕێزت فەرمووت بۆ ئێمە حکوومەتی هەرێم دڵسۆز باید دەیتوانی باوەڕت بێ. تۆزگە ئێستا لەلات باە نەخشەی کوردستانمان لەلا باە خاڵ بە خاڵ دیاریمان دەکرد بە پێی بەرز و نزمی. ئەو بارانە، ئەو کانیاوە، ئەو ئاوە جوانە، ئەو نیحمەتە خوادایی بەس کاتێک دێ ئێمە نایزانین دەدەستمان دەچێت. ڕێزم بەرەڕای بۆ کوشت و کاڵ، بۆ کارەبا، بۆ سامانی ماسی، بۆ مەترسی لافا و نایەلی کاکە ژێرخانی ژێر ئاوی ژێرزەویش ئاستی بەرز دەکاتەوە. دەزانی چەندان سوودی هەیە ئەوە لەلایەنە دەرامەتیەکە و چەندان گشت و کاڵ و دار و درەخت ژینگەکەی دەبووە ژینگەیەکی جوانتر، زۆر دڵگیرتر لە ئێستا. بەڵام ئەوە لێگەڕێ خاڵێکی تر خۆ دەبێ ئەوانە ئەگەر نیازیان گوتنیات نانی خاف و نیشتیمان و بەناو دەوڵەتی کوردیە خۆ دەبایە هێڵە استراتیژیەکان لە ئایندە شەڕی ئاو دەست پێ دەکە. ئەوە هەموو ئاماژەکانی دیارە لە تورکیا، دروستکردنی بەنداوی گەورە و استراتیژی لە ئێران، تەنانەت بەڕێز ڕەنگە ئاگاداربی لە ئوردن ئاوی خواردنەوەیان بە زۆر بە ئەستەم دەست دەکەوێت. تۆ سەریکە خۆزگە ئەگەر حکوومەتیش ئەو کارەی نەدەکرد ئاسانکاری بکرد بایە کاکانوەر، ئاسانکاری بکرد بایە هانی بدا بایەن هان هیچ کێشە نەبوو. باوەڕت بێ دەزانێت لە دروستکردنی پۆن بەنداوی بچووک، ئەنداوی مامناوەند هیچ کێشەک نەدەبوو، تەنیا ئالیاتی دەویست. ئێستا کاتنی هەر لەو هەولێرە لە بینی زەی بچووک و زەی گەورە بڕۆ تا سنوور ئاوەڕت بێ بە سادەترین شێوە دروست دەکرێت، بە سادەترین شێوە. ئێخەرەمە بۆ گلەی لە دوژمنان بکەین بۆ دەزانی خوا نەخواستە ئەو ئاوەی لە کوردستانەوە دەڕوا بۆ شەرق العەرەب. دەزانی ئەگەر لە لای وان بایە کاکە ئەنوەر باوەڕت بێ ئەوە بۆ گاڵتە نییە، باوەڕت بێ بە بڕیار لە پەرلەماندەیان کردە لە 12 و بۆیت حەبت ئاویان دەداینێ. باوەڕت بێ ئەو کاتی تمان دەبوو، ئەو کاتی تمان دەبوو. ئێوە خوای گەورە ئەو نەحمەتەی بە ئێمە بەخشیوە، بۆ دڵسۆز نەبین، بۆ خەمخۆر نەبووین، بۆ ڕێزە و قەدرە گەورەی دڵزانی ئاوی کوردستان چەند سازگارە کاکە ئەنوەر. بۆ بڕۆت ئەو دیوی بەغدا ئاوەکەیان ناخورێتەوە، هەر لە بەغدا تێپەڕا ئاوەکەیان لە کەرکووک تێپەڕ ئاو ناخورێ. ئەوە بەپلە ئەمە وایە تا تێپەڕ تا بچێت جنوب ئاوەکەی سوێرترە. دەوزە خەم لە چی نەخۆی، خەم لە چی نەخۆی. کاکە ئەنوەری بەڕێز دڵم نایە، دڵم ئازار دەدا، بەڵام فکر دەکەمەوە بیر دەکەمەوە دۆرە ئێسک و پرۆشی ئەنفالەکان پیرۆزەکان مقەدەسەکان ئەنفالکراوە بێتاوانەکان دەزانی بوون بە پەین بۆ زەویەکانی عەرعەر و نوگرە سەلمان. ئاوە کەسمان دەڕوا لە شەرق العەرەب هیچ خێری لێ نابینی. کەواتە ئێمە ڕێزی ئەو قەدرە ئەو نیعمەتەمان نەکرد. ئەوە وەکو موسڵمان وەکو تاک بگەرەوەی نیشتیمان پەرست ئەدی قسەی دل جنوشمی گەورە پامانوە تاکە 2 ملیار کاکەنوە 2 ملیار مەتر سێدانە بەهەدەر دەخوانە کوردستان 2 ملیار زیاتر لە 2 ملیار. ئەگەر باران ئاسایی ئەگەر ساڵەکی باران زۆربی بەفر زۆربی بۆ دەبێتە قاتونی وەک ئەوەندا. بەڵام چی دەوێت خەمخۆر دڵسۆز هیمەتی هەبێ ئاوەڕی بەو خاکە هەبێ بەو نیشتیمانە هەبێ کە ڕۆژێک لە ڕۆژان ئاوهانە دەستەکان خۆش.
دەستەکان خۆشکاک کۆڵەجی دەستەکان خۆشکاک کۆڵە زۆر سپاس بە قوربان کاک ئەحمەد سڵاوی خوات لێ بێم کاتت باش بە قوربان بەڵێ کاک ئەحمەد جان زۆر سپاس کاک ئەحمەد بۆ سوودمان لە ئەم نیعمەتە خواییە نەبینیە وەکو پێویست ینی سامانی ئاو ینی بەڕاستی سوودی لێ نەبیندراوە بۆ زۆر بوار وەکو باسی کردەوە بەڕێزەش بۆ پەلەوەر بۆ ماسی بۆ کشت و کاڵ بۆ ئاژەڵداری بۆ کارەبا بۆ گەشت و گوزار یعنی بەڕاستی بەداخەوە بۆ ئاوی ژێر زەوی بۆ سپاس بە قوربان زۆر سپاس بە قوربان بڵێ گیان وەڵڵی وانییە برا پامان ناحکومەت نیە گیانەکەم لا والله طيب كان حكومة وطيب شيء حكومة سنة لا سلوكاتي هذه من حكومة كوبن وما شيء ما إيوه حزبا تو قيناك تو والله بسياركين بدروا بابزارم قليا كانت كاق أحمد بله تو هواش به بابي هواش قصر كين تو زيق ورا وصار خوت هواش به نەپامان لەناو حکومەتە نەپامان لەناو سەرۆکایەتیە نەدە سەڵاتمان هەیە بەڵام خوا من یەک پرسیارە زەنابەت دەکەم یعنی من پرسیارە دەکەم من باسی شتێک دەکەم کە ئەگەر بێ ئەو حکومەتە ئێستا کاگ ئەحمەد گوێ بگرە ئێستا من باسی بابەتێکت بۆ دەکەم پێت دەڵێم ئەگەر ئێمە هەڵسین حکومەتی هەرێمی کوردستان سوود لەو ئاوە ببینێ وەکو پێویست لە بۆ ماسی بۆ کشت و کاڵ بۆ پەلەوەر ئەتۆ زاینسیا ڕقت لێیتی کام گەندەڵی بۆ نمونە بۆ نمونە هەمووتان بە قوربانەوەی نییە بن کاک شاسوار باشە دەست خۆش تێگەیشتم دەست خۆش باش ئەوە خەڵکی ئەوە پەروەردەکەن خراپ نییە باشە بەڵێ فەرموو چێمان لەگەڵە بەڵێ نا خۆی هەر وەڵام نەدانەوەی وەڵامدانەوەیە بەهەرحاڵ هەندێشت هەیە خۆشە ئینسان بزانێ بۆ خۆی چۆن دەژی و چۆن قسە دەکا و چۆن دەچێوە قسە دەکا بەهەرحاڵ ئێمە ڕێی خەڵک وەردەگرین خەڵکیش بۆ خۆی دەڵێ جەڕەشتی یا بچیت یا بێ هەر ئەوەی لێ دەڕژێ بەهەرحاڵ بابەتی ئاو بابەتێک کە بەڕاستی زۆر گرنگە لەوانەیە دوای چەند ساڵی تر شەڕی ئاو دەست پێ بکە شەڕی پاوانخوازی ئاو یا ئێستا مە بۆ گلەی لە ئێران بکەین گلەی لە تورکیا بکەین کە ئاو گڵ دەدەنەوە کە سدود یاخود با بڵین بەنداو دروست دەکەن بۆ ئەوەی کە دوجار وەکو سەرچاوەیەکی نیشتیمانی وەکو داهاتێکی نیشتیمانی سەیری بکەن خۆ ئێمە دەتوانین بە هەمان شێوە بەنداو دروست بکەین ئەوەندە ئاوەی کە لە سنوورەکان بۆمان دێ ئەوەندە ئاوەی لە ناوخۆی هەرێمی کوردستان کە سەرچاوەی بەفرە و کانیاوەکانە ڕووبارەکانە و ئەوەی کە ساڵانە لە ڕێگەی بارانەوە ئەمانە بەڕاستی ئێمە دەتوانین وەکو هەرێمی کوردستان سوودێکی باشی لێ ببینین و هەروەها بەڕاستی وا بکەین کە لە ڕێگەی ئەم ئاوەی کە بەنداویەوە دروست دەکەین و هەروەها سوودی لێ دەبینین لە زۆر ڕوەوە یعنی بۆ نمونە کارەبایە بۆ نمونە ماسیە کشت و کاڵە پەلەوەرە و هەروەها ئاوی ژێرزەویە گەشت و گوزارە ئەمانە بە حەقەت یعنی گرنگە حکوومەت کاک حەمەلاو لە سلێمانی کاک حەمەلاو سڵاوی خوات لێبێ بەڵێ چێمان لەگەڵە فەرموو عەفوان برای بەڕێزم نازانم لەسەر چییە ڕۆنتەوەرەکەتان لەسەر چییە ناوی بەڕێزت ناوم چیا عومەرە چیا خان وەڵا باسمان لەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە سوودمان لە ئاو وەرنەگرتووە ئەو ئاوەی کە بۆ نمونە هەر ئەو بارانەی کە چەند ڕۆژی ڕابردوو بارانێکی زۆر باری ئەگەریش هەندێک بەنداو هەبێ هەندێک ئاو گڵ درابێتەوە بەڵام ئاوێکی زۆریش بە فیڕۆ ڕۆیشت بۆچی وابێ بۆ ئێمە سوود لەو ئاوە نەبینین بۆ زۆر بوار بۆ کارەبا بۆ گەشت و گوزار بۆ کشت و کاڵ بۆ بژانەوەی کوردستان بۆ یعنی زۆر بابەتی تر سامانی ئاژەڵە ماسیە
بۆ ئەوە بەلاش بڕوە وڵا بەتەکیید دەستان ساوە سەرکەوتوو بن وڵای تر هەموو شتێک سوودی خۆی هەیە لەم دنیای خۆی گەورە هیچ شتێ بەبێ سوود دروست ناکە وایە دەستان ساوە سەرکەوتوو بن بەس وڵا ئەو کاتەیە قسەی زۆر ناخۆشی کرد پێم ناخۆش بوو گوێی مەدێ دەسەڵاتیش نیت لەستان ساوە سەرکەوتوو زۆر سپاس سەرکەوتوبی خۆشی عەزیز زۆر سپاس گوێ مەدێ هەر کەسە و بەڵێ بۆیە ئەگەر ئێمە بەڕاستی ئاو سوودی لێ ببینینەوە بە وەکو سەرچاوەیەکی نیشتیمانی سەیری بکەین لە هەموو ئەو بوارانە چ بۆ خواردنەوەیە چ بۆ پرۆژەکانە چ بۆ کشت و کاڵە یعنی حیف ئێمە دەشتی شارە زورمان هەبێ دەشتی هەولێرمان هەبێ دەشتی هەریرمان هەبێ بادینانمان هەبێ و زۆر شوێنی تر ینی پشدەربی توێنمان هەبێ حیفە گەرمیانمان هەبێ ئێمە بین لە ئێران و لە تورکیا و لە سووریا و لە خواروی عێراق بین تەماتە و باینجان و نازانم سەوزە و میوە و ئەو بابەتانە بکڕین و بهینین لە هەرێمی کوردستان ساغیکەینەوە ئەمە ئەم هەموو خاکە بە پیتەمان هەبێ ئەم هەموو نیعمەتە خوایی و بارانە زۆرە هەبێ حیف نییە بەڕاستی ئێمە سفرەی ماڵەکانمان بڕازێتەوە بە خواردنی وڵاتانی دەوروبەر کەچی خۆشمان دەتوانین وا بکەین کە لە وڵاتی خۆمان لە هەرێمی خۆمان لە خاچی خۆمان سوود بینین لە ئاو لە زەوی و لە کەش و هەوای خۆمان و خواردنێکی بەپیت و بەرەکەت یاخود زەویەکی بەپیت و بەرەکەتمان هەیە دەتوانین خواردنێکی بە لەزەتی لێ بەرهەم بێنین خواردنێکی خۆماڵی و بە ڕەنج و شانی خەڵکی خۆمان و بە کرێکاری خۆمان و بە شارەزای خۆمان لە حەقەت ئێمە ئەو کاتە دەتوانین لەسەر پێی خۆمان بوەستین لە بەروی ژێرخانی ئابووری خۆمان ئەگەر بە خۆمان نەیبوژێنینەوە ئەگەر بە خۆمان هەوڵ نەدەین سوود لە ئەو سەروەتە نیشتیمانیانە وەرنەگرین ئەیکەی سوودی لێ وەردەگرین ئەم هەموو ئاوە بۆچی بە فڕۆ بڕوە دەزانی بەڵێ کاک عومەر لە پێنجوێن کاک عومەر وعليكم السلام ورحمة الله وبركاته سپاس بە قوربان دەستەکانت خۆش سپاس بە قوربان تەوەرەکەتان لەسەر چییە؟ وەڵاهی باسمان لەوە کرد ئێمە وەکو هەرێمی کوردستان دیارە ئاو سەرچاوەیەکی نیشتیمانی گرنگە چ ئاوی ژێرزەوی بێ چ ئاوی ڕووبارەکان و کانیاوەکان و بەفراوەکانی چیاکان بێ چ ئاوی باران بێ ئایا ئێمە تا چەند سوودمان لەو ئاوانە بینیوە ئایا لە چەند ڕۆژی ڕابردوو ئەم هەموو ئاوا ئەم هەموو بارانە زۆری بە فیڕۆ ڕۆیشت بۆچی وابێ بۆ سوودی لێ نەبینین بۆ پرۆژە کشت و کاڵیەکانمان حکوومەتمان بووایە و ئەگەر وڵاتمان بووایە کەسێکی دڵسۆزمان بووای وان نەیە بوو کەسێکی وەکو واوەی سێ بۆی تەلەفۆن مۆری کە جواب بیایت بۆ یانی وڵاتە باشکرێتەوە کە ئەو قسانەیە کرد بەڵێ ئەو کابرەکەی سێ قسەی کرد کە دوو قسەی ناشرینی کرد دەیوە تعبیر لەخۆی دەکا کاوە مەرجان هەر کەسە و بەداخەوە ئەو زۆر خەڵکانە پەروەردە دەکەن دەیانێ بۆ نەوە عیبێن وڵات بەڕێوە ببەن والله ئینسان نەگەر ئەوە تێگەشتنی بێ هەرێکێتی و پارتی قابلی ئەو نەکرد کە پێی هەڵەن و بێن و چەیکەن و بێنانیکەن و بێ هەموو شەیکەن دیارە کە چێ زەوی خەڵکی داگیر کردووە و دیارە کە چێ پارەی خەڵکی خواردووە و دیارە کە چێ بەڵام ئاوایە دەڵێ سیانی بە قسەی لووس ئەم زۆرە خەڵکانە دروست دەبێت وڵا ئەگەر حکوومەتمان بووایە و ئەگەر کەسێک بوو وایە ینی وڵاتی ئاوادان کردێ ئەمەم شێوە نەیە بوو خۆ ئەمە مەسەرەت و سامانە هەیە بە فیڕۆعی بن و بە فیڕۆعی خۆن و یەکێک نییە کەسێکی دڵسۆز نییە بەڵام کەسێکیش کە دڵسۆز بێ ئەوان بە دڵسۆزی نازان ئێگەی ئەوە لە حەقت و قین و ڕقا ئەو قسەی کرد و بێگومان خەڵکێکیش هەبێ ئەوجا خەڵک قسەی پێ دەڵێ خەڵکێک وجودی هەبێ سنگ و قورسایی هەبێ خەڵک قسەی پێ دەڵێ بەڵام ئەگەر کەسێک هیچ نەبێ ئەسڵەن کەس باسیشی ناکە والله سوق السليم هذا سوق السليم نبغى يقصي حتما ما مستعلي بابير زور هو جورتنا قالوا سوق السليم كذا قرباني تو ما مستعلي بابير زور هو جورتنا ما مشتانا بالله دستكان خوش به قرباني تو بن كاو مرجان زور سپاس كاك حما علي جان لك كوك سلاوي خواد لي بامكاتت باش جانكم كاك حما علي بداخل كاك حما علي بيوندكي داخراوه ئەگەر سیر بکەین لە زۆرێک لە وڵاتان بەڕاستی خەڵکێکی زۆریان بێ ئاوە تەنانەت ئاوی خواردنەوەیان دەست ناکەوێت تەنانەت ئەو ئاوەی کە
ڕۆژانە بەکاری دێنن بە حسابە بە چۆن دەڵێ بە پارەیەکی زۆرە یان دەڵێ بە دەستیان ناکەوێ ئەو ئاوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەدەیان جار بەشی تەواوی ئوردون دەکا کە ئوردون چەندین ملیۆن کەسە زۆر لە ئێمە زیاترن بەڵام بڕۆ بێ ئاون بەس بۆ لێرە ئەم ئاوە بە فیڕۆ بڕوا و بەلاش بڕوا و سوودی لێ نەبینین ئەم هەموو پارەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بۆچی ئەم پارەیە بەکار ناهێنن بۆ بەهێزکردنی ژێرخانی سامانی سروشتی ئاو یعنی تۆ ئەگەر ساڵانە بە بەردەوام بەنداو دروست بکەیت کە کوردستان زۆر لەبارە بۆ دروستکردنی بەنداو هەرچەندە هەندێک بەنداو دروستکراوە و خەریکن هەندێک دروست دەکەن بەڵام بەو ئاستە نییە و بەڕاستی لە ئاستی پێداویستی و لە ئاستی داخوازی خەڵک نییە چونکە بەڵێ مامۆستا محەممەد لە شارە زور بەڵێ مامۆستا گیان سلام مامۆستا گیان وعلیکم السلام ورحمة الله قوربانی سپاس دەکەم مامۆستا گیان واللهی ئیتر پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی ناتەواوە هەمووی نوقسانە هەمووی گەندەڵی تایە دایتر هەرچێک ئەکەن سریان ناکەون هەر فرێکوان ناکەون لەبەرەوە بەو شێوە هیچ سوود بە هیچ سەروەتێک وەرناگرین ئەوە تا لە کشت و کاڵوە سوودی لێ نابینین لە ئاژەڵداریوە سوودی لێ نابینین لە سامانی ژێرزەوی و سەرزەوی و ئەم کە سەر و سامانە هەیە هیچی سوودی لێ نابینین لەبەرەوە گەندەڵ و گەندەڵکاران ئەیدەن بەڕێوە بەڕاستی ئەوەی گەندەڵینەکە ئەگەر کار بەدەستێکی لەر گەندەڵینەکە دەرێکن بەو کاری خۆیان یعنی بەڕاستی هەرێمی کوردستان وەهای لێ هاتووە جا ئەو پیاوەش لە هەولێرەوە قسەی کرد بەڕاستی ئەو پیاوە زۆر نەشارەزایە ئەگەر نەشارەزان نەبووایە طبعا ئێمە و ئەو کەسەی کە ئەو باسیکردیان ئەو حیزبەی کە ئەو باسی کرد بەڕاستی ئێمەمانەیەک هەدەفمان دوێ هەدەفەکەمان چییە لابردنی ئەم ستەم و گەندەڵیەیە جا من پشتی معارەزە بشکێنم و ئەو پشتی معارەزە بشکێنی و ئەمە چێ سوودی لێبینێ ئەم دوو حیزبە کە حکومڕانی هەرێمی کوردستانەکەن ئەم دوو حیزبە سوودی لێ ئەبینێ بەڕاستی ئەو پیاوەکە ئەو قسانەی کرد لەسەر دەسڵاتی بەڵێ ناوی حیزبێکی بردازانم ئەوی سەر معارەزەیە بەڵام لەناو ئەم دوو حیزبە دەسڵاتە دارایە ئەو کەسە لەبەر ئەوە ئیشەکانی بۆ ئەو قسانەی کرد بەڕاستی ئەوەی کە ڕەخنە لە مامۆستا عەلی باتیر ئەگرێ مامۆستا عەلی باتیر خەمخۆری ئەم میلەتەیە هەوڵ ئەدات ئەم وڵاتە بە خۆشی بڕا بەڕێوە خەڵک سوود ببینێ لەم داهاتەی سەرزەویە گەندەڵی نەمێنێ و خراپەکاری نەمێنێ ئەو یەکسەر پەلاماری مامۆستا عەلی باتیر ئەدات مامۆستا عەلی باتیر چی بەدەستە یعنی بەڕاستی لا سرم إحساني والسلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته زور سپاس مامۆستا گیان بس والله مامۆستای بەڕێز خۆشەویستان طبعا بەرنامەکە بە خۆتان دەزانن تەلەفۆنە و خەڵک تەلەفۆن دەکا و قسە دەکا و مامۆستا عەلی باپیر و کۆمەڵی دادگەری سپاسی خوای گەورە دەکەین ئەگەر نەتوانن لە ڕووی مادیەوە یاخود چۆن دەڵێ لە ڕووی دەسەڵاتەوە ئەم کوردستانە بەرەو پێش ببەن سپاس بەخوا نەبنێتە هۆکاری ئەم کارەساتەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە بەداخەوە بە نوێژی نەوەڕۆ ئیش لەسەر داڕمانی ئەخلاقی خەڵک دەکرێت ئیش لەسەر بەتاڵکردنی گیرفانی خەڵک دەکرێت ئیش لەسەر یعنی ڕوخانی خێزان دەکرێت ئیش لەسەر یعنی ناشرینکردنی ینی سومعەی سەدان و هەزاران ساڵەی کورد دەکرێت ئەمە هەمووی بەرنامە ڕێژی بۆ دەکرێت مامۆستا عەلی باپیر یەکێک بۆ لەو کەسانەی کە سپاسی خوا دەکەین وای کردووە لە سەرەتای تەمەنیەوە تاوەکو ئێستاش خزمەتکاری خەڵک و دینی خوا بووە جا حتما خەڵکێکی واش با ئەوەندە هەر دەبێت دوو قسەی پێ بڵێن قسە بە ئەستەغفیرڵڵا بەخوا دەوترێت قسە بە پێغەمبەری خوا دەوترێت صلی الله علیه وسلم قسە بە ئەسحاب دەوترێت کەواتە مامۆستا عەلی باپیریش کە ئیش بکا و کە دڵسۆزی خەڵک بێ و دیندار بێ دەبێت قسەشی پێ و پێ بوترێت بەڵێ کاک گۆران بەڵێ کاک گۆران گیان سڵاوی خوا بە قوربان دەستەکانت خۆش بێ قوربانی تۆ مەزیزم خۆشەویست کاک گۆران فەرموو وەڵڵاهی کاکە گۆرانجان بەگشتی باسی سامانی ینی ئاو دەکەین چکە ئاو
بە حقیقت یعنی زۆر گرینگە بۆ ئێستای هەرێمی کوردستان بۆ نمونە دەتواندرێ ساڵانە لە ڕێگەی دروستکردنی بەنداوەوە ئاوێکی زۆر گڵ بدرێتەوە بۆ بوارەکانی کوشت و کاڵ و کارەبا و گەشت و گوزار و پەلەوەر و ئاژەڵداری و ماسی و یعنی بۆ سەوزکردنی کوردستان بۆ هەموو شتێک بەڕاستی ئیسفادەی هەیە ئاو سامانێکە لەگەڵ نەوت شەڕ دەکانی بەس بۆ ئێمە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە سوودی لێ نابینین بۆچی ئەم هەموو ئاوە بە فیرۆ دەڕۆ بەلاش دەڕۆ ساڵانە بەڵێ ئێمە مۆتاگیان برای بەڕێزم ئەو بۆ یەک موچە دەشان دەبێتە بەقا هەتاکو 180 ملیارد دیناریان نەزەریە گیان ئەڵێن پارە نییە ئاوچۆن بەنداو دروست کرد چۆن کاک گۆران حکوومەتی هەرێمەڵێ پارە نییە بۆ یەک موچە دەشان دەڕاتە بەغا ئەم جارە وەکو خێر لە ڕێی خوش 180 ملیارد دیناریان نەدەنی بەبەست ئەوەیە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بێدەسەڵات و پارەی نییە ناوەڕانیە تۆ قەنەعەت دوایە کە نیەتی یان لە چۆن دەڵێ لە داخەوا دەڵێ وەڵا لە داخەواڵێنی بۆ معاش نیەتی بەس وەکو بۆ خۆی نەهێت بۆ حزبەکانی خۆیان و بۆ پرۆژەکانی خۆیان و بۆ کەناڵەکانی خۆیان و بۆ هەرچی کاروباری خۆیانە پارە وەک خۆڕە ئەوەندە زۆرە بەڵام بۆ فەقیر و بۆ بوچە و بۆ خزمەتی کوردستان نا دەستەکانت خۆش بێ کاکە گۆرانجیان قوربانی تۆ زۆر بەڕێز زۆر سوپاس کاک گۆرانجیان دەستەکانت خۆ حکوومەت دەبێ هەمیشە لە خەمی میلەتا بێ چونکە بمانەوە نەمانەوێ واقعەکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەم دوو حزبن خەڵک ڕووی گلەیی لەوان دەکا خەڵک ڕووی گلەیی لە کەسێک ناکە کە دەسەڵاتی نەبێ و کە پارێ ئەم کوردستانی بەدەستەوە نەبێ ئەمان بۆ بەرژەوەندی حزبەکانی خۆیان ئامادەن ئەم سەر ئەوسەری دنیا بکەن بۆ مانەوەی خۆیان ئەمان ئامادەن لە پێناوی خۆیان هەرچی داهاتی کوردستان هەیە خەرجی بکەن بەڵام ئەگەر ڕاست دەکەن ئەوان بە فیعلی دڵسۆزی ئەم وڵاتن دەبێ ئەم وڵاتە بەرەو پێش بن لە هەموو بوارێکە لە بواری کشت و کاڵە لە بواری تیجارەتە لە بواری سناعەتە لە بواری گەشت و گوزارە لە بواری کە لە هەمووی گرنگترە لە بواری پەروەردە و خوێندن و لە بواری تەندروستی و لە بوارەکانی کە ڕۆژانە خەڵک ئێستا کە بەداخەوە دەتڵێتەوە پیانەوە دەناڵێنێ کە زۆر خزمەت گوزاری کەمە بۆ فەقیر ئەوەی کە من زۆر جار باسم کردووە ئەوەی کە لە هەرێمی کوردستان بە ڕەنجی شانی خۆی بە ئارەقی نێوچەوانی خۆی بە ماندووبوونی ساڵانە و شەونخۆنی خۆی دەوڵەمەند بۆ پارەی پەیدا کردیە یاخوا عافیەتی بێ یاخوا دەستی خۆش بێ خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ڕزقی و تەمەنی بەڵام ئەوانەی کە لەسەر حیسابی ئەم میلەتە بوونەتە ملیاردێر و ملیۆنێر و خاوەنی کۆمپانیا و خاوەنی ینی پارەیەکی زۆر ئەمانە کارە ساتەکەیە ئەمانە گلەییان لێ دەکرێ بەڵام وەرە تۆ سەیر کە شۆڕش کرا لە پێناوی خۆشگوزەرانی خەڵک بەڵام ئێستا کە ئەو خەڵکی کە شۆڕشی کرد بەرەبەرە ڕۆژ بە ڕۆژ بەرەو نەهامەتی و ناخۆشی و دەردەسەری و مەینەتی و قوربەسەری دەڕوە ئەوانەی کە خەڵکێکیش بەڕاستی بەداخەوە دەکرێت بڵێن تا دوێنێک کە دوژمنی ئەم میلەتە بوون بەڵام ئێستا کە لە خۆشترین ژیان دەژین ئەوانەی کە پێشمەرگەیان دەکوشت ئێستا کە بڕۆ موسەکانیان زیاترە و تەقاعودەکانیان زیاترە ئەوانەی کە دوێنێ نان نەبوو بخۆن ئێستا کە شۆڕشیان کرد بڕۆ ئێستا کە نازان چی لە پارەکەن بەڵام ئەوانەی کە لە ماڵەکانیان و لە گوندەکانیان و لە شارەکان خزمەتی شۆڕشیان دەکرد ئێستا کە ئەوان بێنان دەبوایە ئێستا هەرێمی کوردستان یعنی حکومەتی هەرێمی کوردستان باشترین نەخۆشخانەی خەڵکی فەقیر بایە باشە باشترین قوتابخانەی خەڵکی فەقیر بوایە لەبەرەوەی هەر فەقیرەکەیە بەڕاستی کە دێتە سەر سندوقی دەنگدان دەنگ دەدا هەر فەقیرەکەیە کە دێ ئامادەیە سینجی خۆ بداتە بەرگولە هەر فەقیرەکەیە کە شۆڕشی کردو هەر فەقیرەکەش ئێستا بەرگریتان لێ دەکا بۆچی ئێستا کە چەند نەخۆشخانەیەکی ماندوو پەککەوتووی حکومی ماوە بەڵام دەبینین ماشەڵای لێبێ نەخۆشخانەی ئەهلی و قوتابخانەی ئەهلی و کۆلێژی ئەهلی و گەڕەکی فەقیر تا دێ بێ خزمەت گوزاری دەبێ بەڵام گەڕەکەکانی خۆتان ئەوانەی کە خۆتان مەشروع ئەو کردوتانە ئەوانەی کە خۆتان بە پارەی خۆتان بەداهەتی ئەم میلەتە کردوتانە دەبینین لە خۆشترین ژیان دەژین کارەبای 24 سەعاتە ئاوی باش و سەوزایی باش و نازانم زۆر شت لە بۆ ئەو شوێنانە کراوەکە کە بە پارەی ئەم میلەتە و بە
قۆڕخکردنی پارەی ئەم میلەتە دروستان کردووە و خەڵکێکتان لێ داناوە. ئەی بۆ ئەم خەڵکە داماوە پاشی مانگێک دوانی تر ئاو نابێ بیخواتەوە. فەرمەوە مانگێکی نماوە بۆ ڕەمەزان کە میلەتێکی 1970 مسلمانی بابزانین چی دەکەن ئێوەی دەسەڵاتدار بۆ ئەم میلەتە لە مانجی ڕەمەزانە. بزانم ئامادەن تەنانەت نوێژێکیان لەگەڵ بکەن لە مزگەوتەکانە، ئامادەن کە بازار هەرزان بکەن. بەڵێ ماوە بەڵێ بەهەرحاڵ با بفەرمێ چێمان لەگەڵە. بەڵێ مامە ماوە گیان بەخوازان بەوت جوان نییە ویگەن گیان حاجی عەبدوڵڵا لە پێنجوێنە. کاک حاجی عەبدوڵڵا سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش بە قوربان. بێوەی بیساڵ دەکەم مۆفەق بێخوا تۆ چۆنی؟ وەڵڵاهی لەخوا بەزیادە الحەمدولله. باشی براکەم لەخوا بەزیاد. ئێوە چۆنن ئەحواڵتان چۆنە؟ وەڵا لەخوا بەزیادێ باشین خەڵە بەهارێکمان بواتەوە تۆ عیبیتیان نییە. خوای گەورە هەموو پێنجوێن و کوردستان چۆن دەڵێ بپارێزە لە هەموو نەخۆشی و ناخۆشیەکی یا ڕەبی. ئینشەڵڵا. تۆ چی دەڵێ کاک حاجی گیان؟ دەربارەی بەندا و وەڵڵاهی سامانی ئاو بەگشتی تا چەندە سوودمان لێبینیوە ئێمە؟ وەڵای خوای پەروەردگار لە قورئانەکەی ئەفەرمێ بە ئینسانەکان بە هەموو ئینسانی سەرزەوی ئەفەرمێ ئەکسەرهم لا یعلمون. لە شوێنە تریش ئەفەرمێ ئەکسەرهم لا یعقیلون. ئەو لا یعقیلونە بەرام کوردستانە ئێمە کەوتووە. وأكثرهم على الحق كارهون. ئەو زۆرینەی بێ عەقڵیە بەر ئێمە کەوتووە. ئەنا ئەگەر ئێمە عەقڵمان ببێ والله نوێژ فەرزە، زەکات فەرزە، حەج فەرزە، ڕۆژوو ڕەمەزان فەرزە، بەڵام وەڵاهی لەو فەرزانە مهمتر لابردنی ئەم زموستەمەیە. ئەمە قەناعەتی منە. بەڵام چیەکەی لە میلەتە نەزانە؟ ئەڵێ داخی میلەتی بێبەش لە ڕۆشن بیری خستومیەتە ناو داڵغە و سەرگەردانی و زویری ئیشی بێ ڕێگە و جێگە و تەقلیدی کوێرانە ئەم نیشتیمان خۆشەی لێ کردوین بە وێرانە. بەداخەوە لێمان بۆ بە وێرانە. بەڵام بەنداوان ناوێ. ئەم میلەتە بەنداوی بۆ چییە؟ لە ئێرانە ئاویێنین، لە تورکیاوە ئاویێنین. داواکارم ئەگەر بۆمان ڕاگیرێ زەرعاتەکەی پێنجوێنیش ڕاگرین با هەر لە ئێرانەوە بهێنین، چونکە میلەتێ ئەوە نەزان و ئەوە نەفام و ئەوە دواکەوتوو بێ وەڵی مساقی ئەوە نیە حێکی بۆ بکرێت. بەداخەوە تاکەی لە ساڵی 46 ئەو خەڵکە ئەماڵێنن، لە ساڵی 1946 لە شانزەی ئابی 1946 ئەم خەڵکە بەدەست کورد و ئەناڵێنێ، بەدەست زاڵمەکان و ئەناڵێنێ. تاکەی عاقڵ نەبینیت کە عاقڵ نەبین بەخوا لابرد خوا لاماندا باشترە. بەداخەوە دەستەکان خۆش کاک حاجیان زۆر سپاس. وەڵاهی حەیفە ئێمە میلەتێکی 40 میلیۆنە بین، بەڵام تا ئێستا چۆن دەڵێ بێخاوەن بین، تا ئێستا نەتوانین یەکگر بین، نەتوانین بەیەکەوە هەمومان چۆن دەڵێ خزمەتی ئەم میلەتە بکەین. بەداخەوە دەڵێم بەداخەوە ینی خوای گەورە کاتێک کە نوح عەلەیه السەلامی دابەزاندە سەر زەوی، کاک یوسف لە زەڕایان سڵاوی خوات دەبێم کاتت باش ژیانەکەم. قوربانی تۆ مەحواڵتان چۆنە باشن؟ ئەو جادەوبانەتان چۆنە چایان کرد؟ ئێستاش هەر خوانەکە ڕووداوی ناخۆش ڕوودەدا لەو مەسافەیە؟ بەداخەوە ئێوە دەڵێن چی کاک یوسف سەبارەت بە بەس من هەرەوە ناڵێ بەڵام هەر میلەت و هەروە بێ پێشکەوێ بێ گرنگی بە کەرتی پەروەردە بە وایە؟ بەڵێ بێگومان مرۆڤ پەروەردە کرا ئیتر ئەو مرۆڤە ناوێ بەکۆی لەو مرۆڤە ئەو مرۆڤە بڕوا بە هەموو کەسێ ناکە، ئەو مرۆڤە مرۆڤێکی سەرکەوتووە بێ باشە؟ سەیری یابان کە کاتی خۆی ئەمریکا دوو تەشتی لێیە باشە؟ تەختی عەرز بوو ئەم عالمەکان هاتن وڵاتەکەمان پێشخین سەرەتاوتە بە بیناکان پاکەجان زەرور نییە وتان ئەیبار ڕێگە و بانەکەوت ئەوش زۆر زەرور نییە، دەستیان بردووە کەرتی پەروەردە، کەرتی پەروەردەیان پێگەیان ئیسا مامۆستا لەوێ ڕێزی حرمەتی هەیە، ینی بنیادی تاچی ینی دروستکردنی تاچی یابانیان دەست پێ کرد. بەتەکید
بالتأكيد إما ميلادي بداخ وبيتروردين بداخه والروش بالروش أنا عليني روش بالروش مأساتو كارساتو روش بروش ميلاد برو دعواتي روش بروش خلق لنا راحتي خلق نازانا بالرابط كيف كان نبا إسلامي كان نبا إلهي كان يجي سيبا ما مصاجيان بالي جان يوحنا بازي كاك يوسف جان فرمو كاك يوسف جان قصبك بقربان دەستەکانت خۆش بێ دەستەکانت خۆش بێ خوای گەورەوەمان لێ بکا ببین بە ینی گەلێکی وەکو جەنابەت ئاماژەی پێ دەکەی خەمی پەروەردەمان بێ خەمی خۆ دروستکردنمان بێ خەمی ئایندەمان بێ بەداخەوە دەستەکانت خۆش کاک یوسف گیان زۆر سپاس بە قوربان بەڵێ دیارە برایان ئاماژەم بۆ دەکەن کاتم بەرەو کۆتایی دەڕوا هیوادارم کە ساڵی 2025 ینی ساڵێکی تر بتواندرێ هەموو ئەو گرفتانەی کە هەیە ئەگەر هیچیش نەبێ هەندێک لەو گرفتانەی کە سەرەکین و گرنگن چارەسەر بکرێتەوەکو بە فیعلی ئێمەش بتوانین چۆن دەڵێ هەناسەیەک هەڵمژین و بگەینە ینی چۆن دەڵێ ئاستێک کە وەکو مرۆڤ بژین خواتان لەگەڵ